یەکڕیزی یەکدەنگی پێکەوە بوون. هەڵوێستی و دەیان وشەیتر کە ئاماژە بن بۆ تەبایی لە نێو فەرهەنگی سیاسی حیزبەکانی کوردستاندا زۆرترین جار بەکارهێنراون لە هێزێکی چەپەوە بۆ هێزێکی ئیسلامی و لەوێەوە بۆ هێزێکی گۆڕانخواز و پاشان هێزێکی سۆشیال دیموکرات یان نەتەوەیی. سەرجەمیان یەکڕیزی وێردی سەرزمانیانە، واتە ئەگەر لە دوورەوە تەماشای دیمەنی هێزە سیاسیەکانی باشووری کوردستان و پێداگریان لەسەر یەکڕیزی بکەیت ڕەنگە بیر لەوە بکەیتەوە ئەگەر وەک خۆیان باسی دەکەن یەکڕیز بن ڕەنگە بتوانن تەنانەت زوڵمی وڵاتانی دەوروبەریش ڕاماڵن. کاتێکیش ئەم هێزانە کۆ دەبنەوە بەرزترین ئەنجامی کۆبوونەوەکەیان وەک یەکێک لە سەرکردە سیاسیەکان دەڵێت یەکمان بینی و مەرحەبا یەکمان کرد. بەر لە جەژنی نەورۆز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەستپێشخەریەکی بۆ کۆکردنەوەی سەرجەم هێزە سیاسیەکان ڕاگەیان. هەرچەندە لەو کاتە و تا ڕۆژی پێنجشەممە کەوادەی کۆبوونەوەکە بوو میدیاکانی نێچیروان بارزانی وەک کۆبوونەوەی فریادڕەز باسی کۆبوونەوەکەیان دەکرد، بەڵام ئەوەی کە ڕووی داوا دەرنەچوو. ڕۆژی پێنجشەممە بە بەشداری کەسی یەکەمی سەرجەم حیزبەکان لە بارەگای سەرۆکایەتی هەرێم سەرجەم لایەنە سیاسیەکان کۆبوونەوە. لەبری مەسعود بارزانی فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی بەشداری کۆبوونەوەکەی کرد. بەشدار نەبوونی مەسعود بارزانی وە کەسی یەکەمی پارتی بوو لەو کۆبوونەوەیەدا سەرەتای پوچەڵکردنەوەی بانگەشەی یەکڕیزی بوو کە پارتی خۆی بە ئاڵا هەڵگری دەزانێت. باش کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەبوو کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام بدرێت و تیایدا نێچیروان بارزانی ناوەڕۆکی کۆبوونەوەکەی بخاتە ڕوو. ئامادەکاری تەواو کرابوو بۆ کۆنگرەکە و فرێکوێنسی پەخشکردنی درا بۆ میدیاکان، بەڵام لە ناکاو پلانەکە گۆڕاو. بەڕاگەیەندراوێکی لاستیکی و ڕووکەژ ئامێزی سەرۆکایەتی هەرێمدا باز لە چەند بابەتێکی گشتی کرا کە تەوەری کۆبوونەوەکە بوو بن کە هیچ کامیان ڕاستەوخۆ پەیوەست نەبوون بە دۆخی خراپی ئێستای هەرێمەوە. بەڵام دیوی شاراوەی کۆبوونەوەکە شتێکی دیکە دەڵێت و بە گوێرەی زانیاریەکانی شارپرێز لەو کۆبوونەوەیەدا هەر لایەنە و لە ئاستی خۆی ناڕەزایی بەرامبەر پارتی دەربڕیوە. بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەکەدا بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی وە کەسی یەکەمی حیزبەکەی بەشدار بوو. ئەگەر لە ڕابردوودا ناڕەزایی یەکێتی بەرامبەر پارتی تەنها لە چوارچێوەی ئاراستەکەی لاهور شێخ جەنگی قەتیز بوو بێت، ئەمجارە بافڵ تاڵەبانیش ناڕەزایی لە خراپی مامەڵەی پارتی لەگەڵ حیزبەکەی لە حکوومەت و بڕیارە هەستیارەکان دەربڕیوە. لە کۆبوونەوەکەدا عومەر سەید عەلی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕانداوای کردووە. چیتر نێوانی پارتی و یەکێتی لەو شێوە خراپەدا نەمێنێتەوە و داوای یەکدەنگی و یەکڕیزی لێکردوون. لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕێکخەری گشتی گۆڕان نامەیەکی ئاراستەی پەرلەمانتارە ناڕازیەکانی بزوتنەوەکەی لە بەغدا کردووە و داوای لێکردوون یان بگەڕێنەوە نێو گۆڕان یان خوا حافیزیان بێت و ئەوانیش کۆتا وەڵامی خۆیان دایەوە با بزوتنەوەکە و ڕێکخەرەکەی. واتە ڕێکخەری گۆڕان داوای یەکڕیزی بۆ دوو حیزبە گەورەکەی هەرێم دەکات، بەڵام نێوخۆی حیزبەکەی خۆی بەدەست فرە ئاراستەیەوە دەناڵێنێت. هەرچی کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی کوردستانیشە ڕۆژی پێنجشەممە دوو جار لەگەڵ نێچیروان بارزانی کۆبوونەتەوە، جارێک لە کۆبوونەوە گشتیەکە و جارێکیش پێکەوە لەگەڵ سەرۆکی هەرێم. ئێستا ناوەڕۆکی کۆبوونەوەی دووەمیان نەزاندراوە. بەڕای چاودێرانی سیاسی داواکاری پارتی بۆ لایەنەکان تا یەکڕیز بن پەیوەندی بە خراپی دۆخی ئابووری خەڵکەوە نییە، بەڵکو زیاتر پەیوەندی بە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە هەیە کە پارتی دەیەوێت بەر لەوەی لەگەڵ سەدرەکان بچێتە هاوپەیمانێتیەوە بەشێکی بەرچاو لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵی دابن، یان ئەوەی دوایی لۆمە نەکرێت لە بەرامبەر هاوپەیمانێتی لەگەڵ هێزێکی دەرەوەی هەرێمی کوردستان. هەرچی یەکێتیشە نایەوێت لە هاوپەیمانێتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دوای پارتی بکەوێت، بەڵکو دەیەوێت ڕابەرایەتی ئاراستەیەکی دیکە بکات کە هێزە سیاسی عێراقیەکان ناچار بە هاوپەیمانێتیکردن لەگەڵیدا بکات و نزیکترین هێزیش لە یەکێتیەوە ڕەوتی حیکمەیە.
هەرچەندە لە دوومانگی ڕابردوودا هەوڵی دروستکردنی بەرەیەکی بەرفراوانی سیاسی لە دەرەوەی یەکێتی و پارتی و هێزەکانی دیکە هەبوو، بەڵام ئاستەنگەکانی بەردەم ئەو بەرەیە دروستکردنی ئەو هێزە سیاسیە نوێی ڕاگرتووە کە ئەویش پەیوەندی بۆ بیرکردنەوەنەوە هەیە کە کاراکتەرەکانی ئەو هەوڵە بۆ سەرکردایەتیکردن و چۆنەتی ئاڕاستەکردنی بەرەکە هەیەنە. ڕەنگە ڕیفراندۆمەکەی 25 ئەیلول زیندووترین نمونە بێت کاتیایدا سەرجەم هێزە سیاسیەکان یەکدەنگ و یەکڕیز بوون بۆ بەڕێوەچوونی، بەڵام لە کاتژمێرەکانی نزیکبوونەوەی دەنگدان بۆ ڕیفراندۆم دروستکەوتە نێو ئەو یەکڕیزیەوە و کار گەیشتە ئەوەی یەکێتی کە لە پاڵ پارتیدا بانگەشەی بۆ ڕیفراندۆم دەکرد لە بەڕێوەچوونی ڕیفراندۆم پاشگەز بووە. چاودێرانی سیاسی جەخت لەوە دەکەنەوە گرفت لە یەکڕیزی هێزە سیاسیەکانی باشووری کوردستاندا نییە، بەڵکو گرفتەکە لە دوای یەکڕیزیەکەدایە کاتێک هەر یەکێک لەو هێزانە ناچارن بە گوێرەی ئەجەندایەکی دەرەکی بجوڵێنەوە، کاتێکیش ئەوە ڕوودەدات ئیتر بەرژەوەندیەکان پێکدا دەدەن و یەکڕیزیش دەرزی تێدەکەوێت. هەرچەندە سەرۆکایەتی هەرێم بانگەشەی کۆکردنەوەی هێزە سیاسیەکانی لەژێر چەتری یەکڕیزی دەکرد، بەڵام لە کۆبوونەوەکەی ڕۆژی پێنجشەمەی ڕابردوودا یەکێتی بەڕوونی نیازی خۆی بۆ جێهێشتنی کابینەکەی حکوومەت نیشان داوە، واتە کۆبوونەوەی یەکڕیزی بووە کۆبوونەوەی درستیەکەوتن و جیابوونەوە. بەشێک لە بەشدارانی کۆبوونەوەکە داوای دروستکردنی ئەنجومەنێکیان کردووە بۆ هێزە سیاسیەکان هاوشێوەی بەرەی کوردستانی و ئەنجومەنی بەڵای ڕیفراندۆم، بەڵام هاوڵاتیان و چاودێران پێیان وایە دەبایی و یەکڕیزی هێندەی پێویستی بە ئیرادە و ویستەوە هەیە، هێندە پێویستی بە دروستکردنی ئەنجومەن و دەستە و گروپ نییە.